ئەوەی پەیوەندی بە موچەی مانگی شەشەوەیە لە ڕۆژی پێنجشەممەوە لیستی ناوەکان نێردراوە و ئومێ دەکەین کە لە نزیکترین کاتە بە هەمان شێ موچەی مانگی شەش چونکە وەکو وتمان پێشتریش موچەخۆرانی مەدەنی ئەتوانین بڵێن لەم گرفتە بە دەرن طبعاً بێگومانەویش دوای ئەوەی کە ئەو فەقەرانەی کەی جێبەجێ بکرێت چکە نامانەوێت گرە و لەسەرەوە بکەین ئەگەر فەقەرەکانی کە جێبەجێ نەکرێت ئایا موچەیە دیانات بۆیە لە ئێستەوە لێرەوە ئەو پەیامەشە گەێنین بە حکوومەتی هەرێمی کوردستان و فەقەرانی ناو یاسای موازنە کە پابەندیەکانی حکوومەتی هەرێمە داواکارین لێکەوەکو خۆی جێبەجێ بکات بۆی گرفت بۆ موچەخۆران دروست نەبێت موچەخۆرانی مەدەنی ئەتوانین بڵێن لە ناو خشتەکانە تەسبیت کراوە و بێگومان هەموو موچەخۆران بەڵام ئەوان لەبەرەوەی لیستەکانیان ئەنێدرێت و پێشتریش لەسەر میکانیزمی ناردنی ئەو ناوانە و شێوازی ناردنەکەی ڕێکەوتن کراوە هیچ گرفتێکی نییە ئەوەی کە هێزە ئەمنیەکان هەیە ئەوە گرفت بۆ لە ماوەی ڕابردووە لەبەرەوەی قسە لەسەرەوە کراوە بە کۆد ناوەکان بنێرێت دواتر کە ناوەکان نێردراوە لەگەڵ وەزارەتی مالیە قسەمان کردێتەوە کە ئاڵێن خەلەلێک هەبووە لە شێوازی ناردنەکەی واتە تاکو ئێستا ئەتوانین بڵێن نەچۆتە سەر سکەی بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە هێزە ئەمنیەکانەوەیە بەو شێوازە کە هەردوو لە ڕەزامەند بن لەسەری و تا دوجاریش کە قسەمان لەگەڵ کردبوون ئەو بوو کە گرفتێک هەبووە لە شێواز و لە طریقەی یاخود لەو داتانەی کە نێردراوە بەڵام ئومێ دەکەین و فشارەکانیشمان بۆ ئەوەیە کە لە زووترین کاتەوە گرفتە چارەسەر بێت و لە زووترین کاتە موچەی هێزە ئەمنیەکانیش هاوتا لەگەڵ